وزاد فرميت فويل للقاسية قلوبهم من ذكر الله ويل بو كسانە بێت تیاچون بۆ ئەو کەسانە بێت کە دڵەکانیان ڕق بووە لەوەی کە زیکری خوا بەکەمی دەکەن لەوەی قورئان بەکەمی دەخوێنن لەوەی بەڕاستی گەورەی و دەسەڵاتی خوا لە دڵیانە بەپێی پێویست نییە دڵەکانیان ڕق بووە. جا خۆشەویستان بەڕاستی ئێمەش سوێن بەخوا دڵەکانمان زۆر 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 ڕقە دڵەکانمان جاری وهەیە لە بەرد ڕقترە خوا هەڕەشەمان لێ دەکات دڵمان ڕق بووە. ئیمامی مالک ڕەحمەتی خوای لێ بێ کاتێ دڵی ڕق بووایە ئەڕۆژ بۆ لای ئیمامی محەممەدی کوڕی منکەدیر بۆی دڵی نەرم بێ. ئیمامی ئیبن قەیم دڵی ڕق وایە چوو بۆ لای ئیبن تەیمیە ئێمە بۆ لای کێ بچین ئێمەش کاتی خۆمان بۆ کوێ بەری بوو تەنها ئەوە مندەمان لەسەرە بگەڕێنە بۆ قورئان و سونەت بۆی بە ئومێدیەوەی خوای گەورە دڵەکانمان نەرم بکات. جا خۆشەویستان بە پێویستمان زانی لەبەرەوەی چەند جارێک وعدماندا و خەڵکێکی زۆریش تەکلیفی کردووە بە ئومێدیەوەی دڵمان نەرم بێت دڵەکانمان کەمێک نەرم بێ بەویستی خوا حەزمان کرد چەند جومعەیەک بەویستی خوا لە خزمەتی باسێکی زۆر گرنگا بین کە گەورەترین مصیبەتە گەورەترین بەڵایە بەسەر ئومەتی پێغەمبەری خوا داهاتبێ صلی الله عليه وسلم ئەویش مردنی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم وفاتی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم نەخۆشکەوتنی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم کە وفاتی کرد. ئەگە خوا یارمەتیمان بدا چەند جومعەیەک لە خزمەتی سەروەری مرۆڤایەتیە ئەبین صلی الله عليه وسلم بزانین خوای پەروەردگار چۆن بەڵاو مصیبەت دەڕژێنێ بەسەر خۆشەویستی خۆیدا صلی الله عليه وسلم چونکە بە مردنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە گوێبیستبوونی ئەو ئاەت و فەرمودانە زیاتر ئینسان دڵی نەرم دەبێت. إنك ميت وإنهم ميتون خوای گەورە دەفەرمی ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تۆ مردوویتە واتە دەمریت خەڵکی تریش بە هەمان شێوە دەمرێت کەواتە مردنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەک خۆی دەفەرمێ گەورەترین مصیبەتە. بۆیە خۆشەویستان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە پێشەوا و مامۆستا و قدوە و پێشەنگی ئێمەیە صلی الله عليه وسلم کۆمەڵە بەڵگەیەکی پێبوو کۆمەڵە علامەت و نیشانەیەکی نیشان درابوو دەیزانی مردنی نزیک بۆتەوە. دوای ئەوەی کە بانگەوازی حەق و ڕاستی گەیاند ئەوەی خوای پەروەردگار لەسەری فەرز کردبوو بە خەڵکی ڕاگەیاند بەبێ ئەوەی نوقسانی و کەم و کوڕی تیا بێ. ئەمجا خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم وردە وردە لە وفات نزیک ئەبێتەوە لەوە نزیک ئەبێتەوە بەرەو مردن و بەرەو خزمەتی خوایەکی گەورە و میهرەمان بڕوات بۆ لای خوایەک بڕوات کە ئەو کەسەی لە هەموو کەسێک خۆشتر دەبێت. بەڵێ کۆمەڵە شتێکە بوو علامەت و نیشانە بوون ئیتر جاری وایە ئینسان بەهۆی خەوێکەوە دەزانێ مردنی نزیک بۆتەوە بەڵام نازانێت چ ڕۆژێکە. ئینسان جاری وایە خوای گەورە دەیخاتە دڵێ وەمە غەیبی نییە یعنی شتێک نییە بڵێ فڵان ڕۆژ دەمرم ئەمە علمێکە خوای پەروەردگار دەیخاتە دڵی ئینسانێکەوە فڵان کەس تۆ دەمری خودت حازرکە وەکو ڕێز و حورمەتێ بۆ ئینسانە بۆی زیاتر بەخۆی بچێتەوە. ئیمامی عوسمان ڕەزای خوا لێ بێ شەو خەوتە بوو پێغەمبەری خوا هاتە خەوی صلی الله عليه وسلم لەگەڵ ئیمامی ئەبوو بەکر و ئیمامی عومەردا بوو ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ فەرمی ئەی عوسمان پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم بە ڕۆژوو بە بەیانی چکە لای ئێمە فتار دەکەیتەوە بەڵ ئیمامی عوسمان ئەو ڕۆژە شەهیدیان کرد بۆیە بە خەڵکی فەرموو ئەم شەو خەوم بینی و من بەیانی دەکوژرێم چکە پێغەمبەری خوا پێمی فەرموو صلی الله عليه وسلم بە ڕۆژوو بە فتار لای من دەکەیتەوە. ئەمە غەیبی نییە برای بەڕێزم ئەمە شتێکە خوای گەورە پێت ئەڵێ لە ڕێگای خەوەوە یا دەیخاتە ناو دڵەکەتەوە. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیحی ئیمامی بوخاری مسلم داهاتەوە ڕەحمەتی خوای لێبێت بەڵێ ڕۆژێکیان فاتیمەی کچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هات بۆ لای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ فلما رآها قال مرحبا بابنتي ثم أجلسها عن يمينه وعن شماله أو عن شماله ثم صارها فبكت بكاء شديدا. حديث كدر يجا بلام إيما أو كما بس ما نباسي دكين پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمی مرحبات لێ بێ ئەی کچەکەم ئەمجا لای ڕاستی خۆی یا لای چەپی خۆی داینا
فاتیمەی کچی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە خێزانی ئیمامی عەلی ڕزای خوایان لێبێت. بەڵێ ئەوجا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم شتێکی چپانە گوێی فاتیمەدا، فاتیمە کچی خۆیدا ڕزای خوای لێبێ، دەستی کرد بە گریان فبەکەت بوکاء شەدیدا. فاتیمە ڕزای خوا لێبێ دەستی کرد بە گریان، بەڵام گریانێکی زۆر بە قووەت و بەهێز، بەڵام شیوە و واوەیلا نا، واتە گریانەکە زۆری بۆ هێنا. دوای ئەوە عائیشە پرسیارێکە ڕزای خوای لێبێ لەگەڵ خێزانەکانی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم چی فەرموو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم؟ فەرمی من نهێنی پێغەمبەری خوا باس ناکەم صلی الله علیه وسلم. دوای وفاتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پرسیاریان لێ کرد، فەرمی ئێستا پێتان دەڵێم کاتێک کە چپانی بە گوێمدا دوو چپە بوو، یەکیان پێکەنی یەکیان گریا، فەرمی گریانەکە ئەوە بوو، فەرمووی أن جبريل كان يعارضه بالقرآن كل سنة مرة وإنه قد عارضني به العام مرتين ولا أرى الأجل إلا قد اقتربه. فرمي پیغمبری خوا صلی الله علیه وسلم ئەی کچەکەم بە چپە پێیوت جوبرەئیل سەلامی خوای لەسەر بێ هەموو ساڵێک جارێک قورئانی بە من دەوتەوە، ئەهاتە خزمەتم وەکو مامۆستایەک سەلامی خوای لەسەر بێ قورئانی بە من دەوت، بەڵام ئەم ساڵ دوو جار قورئانی بە من وتوتەوە، وا دەزانم گومانم وایە ئەجەلەکەم و مردنەکەم نزیک بۆتەوە، بۆی ئەم ساڵ دوو جار قورئانم پێوتراوە. ئەوە گومانێکە، نەیفەرموو تەئکید ئەبرم، وا دەبینم گومانم وایە ئەم ساڵ نزیک بوومەتەوە لە مردن، واتە ئەجەلەکەم نزیک بۆتەوە، لە مردن نزیک بوومەتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم نەسیحەتێکی کرد، بەڵام بەس بۆ ئەو نییە، بۆ هەمومانە. فەرمووی فەتەقی الله وەصبیری، ئەی فاتیمەی کچم تەقوای خوا بکە، لە خوا بترسە، سەبر بگرە لەسەر ئەو بەڵام موسیبەتەی کە تووشت ئەبێ بە مردنی من، بە کوشتنی جگەرگۆشەکانی خۆت، ڕزا و ڕەحمەتی خوایان لێبێت. فإنه نعم السلف أنا لك، باشترین سەلەفێک، باشترین پێشەنگێک بۆ تۆ منم. ئەمە وەسیەتی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم، باشترین سەلەفێک و پێشینێک کە تۆیش مسلمان شوێنی بکەوی تەنها پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. ئەمە ڕەدێکە بۆ سەر ئەو کەسانەی کە دژایەتی ئەم وشە پیرۆزە دەکەن بەهۆی تێنەگەیشتنیان لە حەدیسی بوخاری مسلیم. ئەوە صحیح بوخاری مسلیمە. باشترین سەلەفێک، باشترین پێشینانێک بۆ تۆ منم. پێغەمبەری خوا بەکارهێناوە صلی الله علیه وسلم، خۆی بە سەلەف ناو بردووە، تۆ دەڵێی سەلەف بیدعەیە، خۆت بیدعەی، ڕێبازەکەی خۆت بیدعەیە، ئەو وشەیە بیدعە نییە، ئەوە وشەیە کە پێغەمبەری خوا بەکارهێناوە صلی الله علیه وسلم، ئەی بێ ئاگا لە قورئان و سونەت. باشترین سەلەفێک بۆ من تەنها کە بزانی کە شوێنی بکەوی تەنها منم، بۆیە خۆشەویستی خوا صلی الله علیه وسلم بەو شێوەیە نەسیحەت دەکات، نەسیحەتی بۆ ئێمەشە. جا خۆشەویستان ئێمەش دەڵێن ئەوە قسەی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم، باشترین پێشەنگ و پێشەوا و سەلەفێک کە ئێوە شوێنی بکەون تەنها پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم، بەڵام شوێنکەوتنی ئەو بە بیدعە و خورافیات نابێت. ئەمە بەڵگەیەک بوو لەسەرەوەی کە مردنی پێغەمبەری خوا نزیک بۆتەوە صلی الله علیه وسلم، چونکە دوو جار قورئانی پێوتراوە. بەڵگەیەتر لە صحیح بوخاری مسلم داهاتووە، ڕیوایەتەکەی ئیمامی بوخاری دەفەرمێ فسأل عمر بن عباس عن هذه الآية إذا جاء نصر الله والفتح فقال أجل رسول الله صلى الله عليه وسلم أعلمه إياه. إمام عمر برسيارك إمام عبد الله كري عباسي آموزاي بيغمري خوا صلى الله عليه وسلم فرمي درباري سورة نصر إذا جاء النصر الله والفتح حتى آخر آياتك تو درباري أو سورة تشي دلي. إمام عبد الله كري عباس رضاي خوالي بفرمي أو أجلي بيغمري خوايا صلى الله عليه وسلم مردني بيغمري خوايا صلى الله عليه وسلم چونك خواي قالوا لو شوێنە دا دەفەرمێ لەو ئاەتە پیرۆزانەدا دەفەرمێ کاتێک کە خوای گەورە سەری خستی فەتحی مەکە کرا خەڵکی وەجبە کۆمەڵ هاتن ناو دینی خواوە تۆش سبحان الله بکە و ئەستەغفیر الله بکە واتە بەڵگەی لەسەر ئەوەی کە مردنی تۆ نزیک بۆتەوە چونکە دینی خوا کامل بوو بڵاو بووەوە ناو خەڵکیە بۆیە فەرمی ئەوە ئەجەلەکەیە. ئیمامی عومەر فەرمی منیش هەروا دەبینم مەبەست بە دابەزینی ئەو سوورەتە فەرمانکردن بە سبحان الله و ئەستەغفیر الله بۆ ئەوەیە پێغەمبەری خوا نزیک بۆتەوە ساسم ئەجەلەکەی و مردنەکەی. بەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم
لا حديثك صحيح داتوك إمامي ابن كثير دفرميت جيدة دفرمي أن عمر بن الخطاب حين نزلت هذه الآية اليوم أكملت لكم دينكم بكى فقال ما يبكيك فقال إنه ليس بعد الكمال إلا النقصان كاتك أو آية بيروزا لكاتي حجة هات أخواره وبلامه آخر آية نية آخر آية أولية واتقوا يوما ترجعون فيه إلى الله أو آية آخر آية دا بزيوة بلام بيغمري إخوة صلى الله عليه وسلم لروجي الجمعة دا أم آية بيروزي ودا بزي لكيوي عرفة لكاتي حج كردنا خواهي قرأ فرمي أمر ديني خوم تغاو كربوتو أي محمد صلى الله عليه وسلم إمام عمر چونك القرآن تيجيش رضاي خواهي لبي دوان تصال خليق سورة بقرة بو بس دسي كرب قريان وتيان إمام عمر بوشي دقري فرمي دواي توابون نقصانية ما دام دين توابو نقصاني رودا بيغمري خوا دبري صلى الله عليه وسلم تواب ما دام دين توابو قرآن توابو وردو دا قرآن برا توابون در واخواي قورا آيات كان كوتاي بيتا هينيا ما دام دين كامل بو أو نقصاني رودا بمردري بيغمري خوا صلى الله عليه وسلم وبيغمري خوا صلى الله عليه وسلم لحديث هيك صحيح مسلم دهاتو فرمي با مسلمان كان أو حجة كبيرا حجي مال آوائي حجة الوداع فرمي لتأخذوا مناسككم فإني لا أدري لعلي لا أحج بعد حجتي هذه فرمي أي مسلمان كان حج لمن ورقرن جا خوش بسان كاتك درون بو حج بزانن شون سنة بوشي وحج بكن أرون بو عمره بزانن شون سنة آوا عمره بكن خوتان توشي بدعو خرافيات مكن با حجكتان عمركتان نيجو عبادتكتان خوا پرستيكتان ببي قرآن والسنة بي بيغمري خوا فرمي صلى الله عليه وسلم حج لمنو ورقرن بو يو كساني كفيري بدعتانا كان لحج لعمره بقصيان مكن كاتم مسلماني كي سيقشو ان كوتي قرآن والسنة بيوتي أما بدعية لحج عمره ميكا بقصي بك بقصي بدعتشية مكا كرقاي هلو هل ديرت نشان أدات حج لمن ورقرن لوانية أم آخر حج بي من بيكم دواي وحجي ترناكم طواه ما آخر حجي من بي لوانية نازعنم آية حجي ترأكم يا حجي ترناكم لبر أو احتمالي ما آخر حجي من بي لبر أو حجك لمن ورقرن شونم كردوا آوها بيكن زيادو كمي مكن جا بختوري بو أو كسيا كارو كردوا عبادته خواه برستيكاني ببي قرآن والسنة لسا السنة بيغمري خوايا صلى الله عليه وسلم بدبختي ونقبتي ونهامتي دوراويش بو أو كساني لسا بدعة عبادتي خوادك بيغمري خواه صلى الله عليه وسلم لحديثك الصحيح دا كلا الصحيحات وبجمار 2490 دفرمت أن معاذا لما بعثه النبي صلى الله عليه وسلم خرج معه النبي صلى الله عليه وسلم يوصيه ومعاذ راكب ورسول الله صلى الله عليه وسلم يمشي تحت راحلته فلما فرغ قال يا معاذ إنك عسى ألا تلقاني بعد عام هذا ولعلك أن تمر بمسجدي وقبري فبكى معاذ بن جبل جشعا لفراق رسول الله صلى الله عليه وسلم بۆیە باسی ئەمانە دەکەین بۆ ئەوەی بزانین سوێن بەخوان ئەجەلی ئێمەش نزیک بۆتەوە مردنی ئێمەش نزیکە مادەم شتێک هەر بێت هەر نزیکە قیامەت مادەم دێت نزیکە ئەمە نزیک بوونەوەی ئەجەلی ئێمەشە برای بەڕێزم ڕۆژ بە ڕۆژ تەمەنمان دەڕوات لە سەرەتای وتارەکەدا تەمەنمان لە ئێستا درێژتر بوو لە کۆتایی وتارەکەدا تەمەنمان کورتتر ئەبێ دوێنێ تەمەنمان لە ئەمڕۆ درێژتر بوو بۆیە مردنی ئێمەش نزیکە بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ئیمامی معازی فەرموو ڕەزای خوای لێبێ وەسیەتی کرد لەبان وڵاخێک بوو و پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم لە خوارەوە بوو فەرمی ئەی معاذ ئاگادار بە لەوانەیە هەندێک شتت پێ ئەڵێم باوەڕ ناکەم جارێکی تر من بدینیتەوە لەوانەیە کاتێکە لە یەمەن گەڕایتەوە بۆ دەعوە بانگەواز دەڕۆی لەوانەیە کە گەڕایتەوە بەلای قەبرەکەی منا بڕۆی بەلای ماڵەکەی مندا بڕۆی ئیمامی معاذ ڕەزای خوا لێبێ دەستی کرد بە گریان چونکە لە پێغەمبەری خوا جیا دەبێتەوە صلی الله عليه وسلم بێگومان واش بوو کە گەڕایەوە پێغەمبەری خوا وفاتی کردبوو صلی الله عليه وسلم لەوانەیە جارێکی تر کە گەڕایتەوە من نەبینیتەوە بەلای قەبرەکەما بڕۆی بەلای ماڵەکەما بڕۆی بۆیە
ئەو وەسیەتانە کە پێم وتی جێبەجێیکە. جا خۆشەویستان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خوای گەورە خست پێ دڵێەوە کە مردنی نزیک بۆتەوە، ئێمەش بەخوا ڕۆژ بە ڕۆژ لە مردن نزیکە بینەوە، ئەجەلی ئێمەش نزیکە ئەمڕۆ یا بەیانی کۆتایی بە ژیانمان دێت. با تەقوای خوا بکەین. یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوکمان خۆش بی. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. اللهم صل على محمد وعلى آل محمد كما صليت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. اللهم بارك على محمد وعلى آل محمد كما باركت على إبراهيم وعلى آل إبراهيم إنك حميد مجيد. لحديثك صحيح إمام بخاري دهات ورحمة إخوة لبت زانان رحمة إخوة لبي بخاري مسلم وهم علماء كان تريش باسی ژیانی پێغەمبەری خوایان صلی الله علیه و سلم بۆ ئێمە کردووە، باسی وەفاتی ئەویان بۆ ئێمە کردووە، بۆ ئەوەی ئینشاءڵڵا ئێمەش باسی کەین بۆ مسلمانان، بۆ ئەوەی دەرز و عیبرەتی لێوەرگرین، بۆی بزانین مردنمان نزیک بۆتەوە، مادەم دەمرین نزیکن تەواو. ئیمامی ئەبوو سەعیدی خودری ڕەزای خوای لێ بێ دەفەرمێ: خطب النبي صلى الله عليه وسلم فقال إن الله خير عبدا بين الدنيا وبين ما عنده فاختار ما عند الله. فبكى أبو بكر الصديق فقلت في نفسي ما يبكي هذا الشيخ إن يكون الله خير عبدا بين الدنيا وبين ما عنده فاختار ما عند الله. دفرمي رشيك بيغمري خواه وتاردا صلى الله عليه وسلم خطبي دا فرمي مسلمان كان بندق لبندكاني خواه ما بستي خوي بو صلى الله عليه وسلم خواه قرب مخيري كردوه لبيني وي حتى قيامت بمينيه یا ئەوەی هەڵبژێرێ بۆ لای خوا بگەڕێتەوە بۆ لای خوا و بمرێت، مخەیەری کردووە. بۆیە ئەو بەندەیش لای خوای هەڵبژارد، واتە مردنی هەڵبژارد، نەک بمێنێتەوە لە دنیادا. ئیمامی ئەبوو بەکر ڕەزای خوا لێ بێ دەستی کرد بە گریان، زۆر گریا. ئیمامی ئەبوو سەعید دەفەرمێت لە نەفسی خۆم و لە دڵی خۆمە وتم ئێ باشە ئەگەر بەندەیەک خوا مخەیەری بکات لە بین مانەوە لە دنیادا و لە بینی مردن هەڵبژێرێ مە گریانی بۆ چییە؟ ئەفەرمی ئەو کاتە بۆم دەرکەوت ئەو بەندەی کە خوای گەورە هەڵی بژاردووە کە پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم، ئەو بەندەی کە مخەیەریش کراوە بۆم دەرکەوت کە پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم. فكان رسول الله صلى الله عليه وسلم هو العبد وكان أبو بكر أعلمنا. بۆم دەرکەوت ئەو بەندەیە مەبەستی خۆیەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. ئیمامی ئەبوو بەکر فێرمان دەکات خۆشەویستی بۆ پێغەمبەری خوا بۆ شێوەیە دەبێت صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا من صلی الله علیه وسلم خۆڵیان کرد بە سەری مبارەک لاشەی مبارەکی دا و دایان پۆشی بۆچی من و تۆ دڵمان ڕق بووە، بۆ لە خوا ناترسین، بۆ ناگەڕێینەوە. لو أن الدنيا تدوم لأهلها لكان رسول الله صلى الله عليه وسلم حيا وباقيا. بخوا دنيا بو كسيك بمايا او خوشويستي خوا صاصا استنى وايما دا زيندو بو بلان بو اوش نما دنيا او قيامتي هالبجار ايمش قيامت با هالبجارين او خوشويستي خوا صلى الله عليه وسلم فيري ايما دكات دنيا قرنگ ني قيامت قرنگا رضامندي خوا قرنگا لي خوشبوني خوا قرنگا او لها مش قرنگتر بو انسان ايمان دار. بەڵێ جا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەموو شتەکانی هەموو قسەکانی هەموو کردەوەکانی وەحیە. شەوێک لە شەوەکان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح مسلم داهاتووە ڕۆشت بۆ قەبرستان بۆ قەبرستانی بەقیع. بەڵێ دوایەوە حەدیثەکە درێژە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی بە عائیشەی خێزانی خۆی ڕەزای خوای لێ بێ چون بۆ قەبرستان هاتمەوە فەرمی جبرائیل هات بۆ لام سەلامی خوای لەسەر بێ ئەم شەو هات بۆ لام فەرمی إن ربك يأمرك أن تأتي أهل البقيع فتستغفر لهم. بەڵێ فەرمی ئەی محەممەد صلی الله عليه وسلم خوای گەورە فەرمانی کردووە بە تۆ بڕۆی ئەم شەو بڕۆی بۆ گۆڕستانی بەقیع دوعای خێر بۆ مردوەکان بکەی. پێغەمبەری خوش صلى الله عليه وسلم رشد بقرصاني بقيع ودعاء خيري بمردكان كرد. قلت كيف أقول لهم يا رسول الله صلى الله عليه وسلم؟ عائشة فرمي من شي بمردكان بليم كاتك تشون بقبرسان شي بليم
دروسە ئافرەتیش بچێ بۆ قەبرستان بەڵام بەو مەرجەی لەگەڵ پیاوە تێکەڵاو نەبێ بەو مەرجەی تایبەتی نەکەی بە ڕۆژی پێنجشەمەوە ئەمڕۆ خەڵک پێنجشەمە دەچێ بۆ قەبرستان بیدعەیە و ناشەرعی و دروست نییە بچی بۆ قەبرستان ڕۆژێک بڕۆ خەڵکی لێ نەبێ قەبرستانەکەش مەکەنە سەفرەکان ژن و پیاو تێکەڵاوکەن تۆ دەڕۆی دڵت نەرم بێ دەڕۆی بۆی تەقوای خوا بکەی بەڵێ برای بەڕێزم بۆ دەڕۆی تەقوای خوا بکەی برای شیرینم کە تۆ وەرای قەبرستانە دەڕۆی دڵت نەرم بێ برای بەڕێزم لە خوا بترسین بە تەقوای خوا بکەین دوعای خێران بۆ بکەین عایشە فەرمی ئەی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم چی بە مردوو بڵێم کاتێک کە چوون بۆ قەبرستان چی لە قەبرستانە بڵێم ئەمە سونەتە نەک ئەوەی ئەلفاتحە ئەوە سونەت نییە ئەوە بیدعەیە ئەوە خورافیاتە ئەوە لە دینان نییە فاتحە بۆ ناو نوێژ هاتووە بۆ هاتووە بەسەر نەخۆشا بیخوێنی نەک لە قەبرستان بیخوێنی نەک لە تەعزیا بیخوێنی نەک قورئان فڕۆشەکان بەکاری بهێنن بۆ پارە و پول پەیداکردن فاتحە خوێندن دروست نییە بۆ مردوو سود و قازانجی نییە بۆ مردوو ئێمە دەمانەوێت لەسەر سونەت بژین و بمرین مرد بن ئێوەش لەسەر سونەت بژین انشاءالله ئەوە مەردایەتیە ئەوە غیرەتە ئەوە پاڵەوانیە کە لەسەر سونەت بی نەک لەسەر بیدعە و خورافیات چیان پێ بڵێم لە قەبرستان چی بڵێم ئەمە سونەتە برای بەڕێزم غیری ئەمە سونەت نییە پێغەمبەری خوا فەرمی صلی الله عليه وسلم قال قولي السلام على أهل الديار من المؤمنين والمسلمين ويرحم الله المستقدمين منا والمستأخرين وإنا إن شاء الله بكم للاحقون رواه مسلم پیغمبر خوا صلى الله عليه وسلم فرمي بڵێ سلامی خواتان لەسەر بێ ئەهلی شار قەبرستانی بە شار ناو بردووە خوا ڕەحم بکات لە ئێوەی ئیماندار و مسلمان ئەوانەتان کە مسلمان و ئیماندارن خوا ڕەحمتان لێ بکە خوای گەورە لێتان خۆش بێ خوای گەورە لە هەمومان خۆش بێ لە ئێوەش و لە ئێمەش ئەمە سونەتە برای بەڕێزم دوعای خێر دەکەی خوای گەورە لە ئێمە و لە ئێوە خۆش بێ خوای گەورە ڕەحم بە ئێمە و بە ئێوە بکە ئەمە سونەتە بەڵام فاتحە بڕۆ تەفسیری بکە بزانە باسی مردووە کات چی پەیوەندی بە مردوو دوعای خێر بۆ خۆت دەکەی بۆ مردوو دوعای خێر ناکەی خۆ یەکەم جار وەسفی خوا دەکەی دووەم دوعای خێر بۆ خۆت دەکەی سێم پەنا دەگری بە خوای پەروەردگار لەوەی لە ڕێبازی چەوت و چێڵ بتپارێز ئێمە چی پەیوەندێک بە مردووە هەیە بەڵام ئەمە سونەتە بۆ مردوو ئیسفادەی هەیە سلامی خواتان لەسەر بێ ئەمە سونەتە دوعای خێرە بۆ مردوو خوا ڕەحم لە ئێمە و لە ئێوەش بکە ئەمە دوعای خێرە بۆ مردوو خوا ئێمە و ئێوەش عەفوو بکە ئەمە دوعای خێرە بۆ مردوو ئەمە سونەتە خێر و بەرەکەت لە سونەتە نەک لە بیدعە و خورافیاتە باو باپیرت فاتحای خوێناوە بۆ مردوو مەی خوێنە شەرعی نییە گوناهبار دەبیت وإنا إن شاء الله بكم للاحقون ئێمەش دەڵێین إن شاء الله ئێمەش دەگەین بە ئێوە بەخوا دەڵێین بەڵام سوێن بەخوا لەو قسەی تێ نەگەشتونێت تا ئێستاکی ئەگە تێ بگەشتنایە بەڕاستی خۆمان ماندوو دەکرد ئێمەش بە دوای ئێوەدا دین دەی مادەم بە دوایە بین مانە ئێمە نزیکین مادەم ئەم بردنمان نزیکە با ئەمڕۆ خۆمان ئامادەکەین إن شاء الله لە ڕۆژی قیامەتە لەگەڵ پێغەمبەران پیاوچاکانە حەشر دەکرین بۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بأمري خواي پەروەردگار ئەو شەوە ڕۆژ دوعای خێری بۆ ئەهلی قەبرستان کرد لە گۆڕستانی بەقیع تۆش دروستە دوعای خێر بۆ مردوو بکەیت لە ماڵەوە یا لە قەبرستان دوعای خێری بۆ بکەیت بەڵام فاتحە بۆ مردوو مەخوێن بە هیچ جۆرێک چونکە ناشەرعی و دروست نییە بەڵێ بەڵام بە ڕۆژەکەی چی کرد شەوەکەی چوو بۆ گۆڕستانی بەقیع ئەی ڕۆژەکەی چی کرد پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثێکی صحیح بخاری هاتووە ڕەحمەتی خوای لێ بێ عقبەی کوڕی عامر ڕەزای خوای لێ بێ دفرمت صلى رسول الله صلى الله عليه وسلم على قتل أحد بعد 8 سنين كالمودع للأحياء والأموات شهيد كان أحد رضا ورحمة إخواني بك حفتا شهيد بون لأخوائي قرر صوتي آل عمران زور باس يعني كردوه أو حفتا شهيدا أخوائي قرر بخسمت كاري أوانش قبول مالك هر بختورين بخوا شوێنی ئەم پیاوە بەڕێزانە بکەوین بە شوێنی سەحابە بکەوین کاتێککە بە موسڵمانان دەڵێن شوێنی بەرنامە و ڕێبازی سەلەفی ساڵح بکەون ئەم پیاوە بەڕێزانن ئەمانە شوێن کەوتی ڕاستەقینەی پێغەمبەری خوا بوون صلی الله عليه وسلم شوێنی کەسانێک مەکەون فێری بیدعە و خورافیاتان دەکەن ڕێبازی چەوت و چێڵتان فێر ئەکەن ژیانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەرز و عیبرەت و ئامۆژگاری و عەقیدە و بیر و باوەڕ و مەنهەجە تەقوا و ئیمانە بەرزبوونەوەی ئیمانە نەرمکردنی دڵە بەختەوەری و سەربەرزی تیابەدی ئەکرێ ئینشاءالله ئەگەر شوێنی بکەوین بەڵێ
پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم هات دوای 8 ساڵ لە شەهید بوونیان شەهیدەکانی ئوحود پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم نوێژی لەسەر ئەو شەهیدانی 7 شەهیدەکەی ئوحود کرد وەکو خواحافیزیەک لە زیندوو لە مردوو. ئەمە خواحافیزیە واتە مردنم نزیک بۆتەوە. بە ئەمری خوا چوو نوێژی لەسەریان کرد دوای 8 ساڵ شەهید بوونیان، چونکە نوێژیان لەسەر نەکرا بۆ شەهید نوێژی لەسەر ناکرێ، ئەگەر بشکرێت سونەتە واجب نییە. بەڵام پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم دەیەوێت پەیامێک بە سەحابەکان بدا مردنم نزیک بۆتەوە، چونکە بە ئەمری خوا دەچم نوێژیان لەسەر دەکەم. بەڵام شەهیدەکانی ئوحود زۆر گەورە بوون. بە جۆرێک لە حەدیثێکی صحیحی هاتۆ کە ئیمامی حاکم و ئیمامی ذەهەبی دەفەرمون صحیحە، إمام جابر كري عبد الله رضاي خوالي بدا فرمي إذا ذكر أصحاب أحد يقول أما والله لوددت أني غودرت مع أصحاب نحص الجبل، يعني سفح الجبل أسفل الجبل. إمام جابر دا فرمي رضاي خوالي بهر كاتيك باسي الشهيد كان أحد بكرايا أو 7 شهيدة أو أنا قدوة ما مصاب يا شواي تون نقل صحابة كان يترى نەک کەسێک فێری بیدع و خورافیاتت دەکا و ڕێبازێکی چۆت و چێڵی پێشان تۆداوە لە دنیادا، نەک ئەو کەسەی دەستی تۆ دەگرێ بۆ بیدع و خورافیات. ئێوەش لەسەر سونەت بژین، لەسەر بیدع مەژین. هەر کاتێ باسی شەهیدەکانی ئوحود بکرایە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم سوێنی دەخوارد دەیفەرموو سوێن بەخوا پێم خۆش بوو منیش لەگەڵەوانە بکوژرامایە. سوێن بەخوا حەزم نەکرد خوێنی منش لەگەڵ خوێنی وانە بڕژایە، چونکە ئەوان لای خوا زۆر بەڕێزن، لای خوای گەورە زۆر گەورن. بڕۆ سەیری ئالی عیمران بکە بزانە خوای گەورە چەندێ باسی فەزڵی ئەوان دەکات. شەهیدەکانی ئوحود ڕەزای خوای نەبێت، سوێن بەخوا حەز دەکەم لەگەڵ وانە بکوژرامایە، چونکە خوا زۆر ڕێزی لیان گرتووە. ئەوەندە بەڕێزن لای خوای گەورە. بەڵێ نوێژی لەسەریان کرد، نوێژی جەنازە. بەڵام عولەمایان دەفەرمون ئەمە تایبەت بۆ پێغەمبەری خواوە صلى الله عليه وسلم، چونکە دوای 7 ساڵ نوێژیان لەسەر ناکرێ. زیاتر ڕەئی بە قۆت ئەوەیە، بەڵام دوای چەند ڕۆژێ 2-3 ڕۆژ ئەتوانی نوێژ لەسەر جەنازە بکەی، لەسەر مردوو بکەی. بەڵێ خلافی تایە لەبین عولەمان ڕەحمەتی خوایان لێ بێت. جا ئیمامی عوقبە آخر حەدیثەکە باسێکی ئیمامی عوقبەی کوڕی عامر ڕەزای خوای لێ بێ فەرمی نوێژی لەسەر شەهیدەکانی ئوحود کرد ڕەزای خوای لێ بێت. ئەمجا ثم طلع المنبر فقال إني بين أيديكم فرط، فەرمی من لە پێشی ئێوە دەڕۆم، من شەفاعەتکارم بۆ ئێوە، وأنا عليكم شهيد، من شایەتم لە دنیا لە قیامەتە سەر ئێوە، وإن موعدكم الحوض، موعدی من و ئێوە حەوزی کەوسەرە. ئەو کەسەی بیدعە بکە والله ئەگەر خوا ڕەحمی لێ نەکات لە ئاوی حەوزی کەوسەر ناخواتەوە. ئەو حەدیثێکی زۆری لەسەر صحیح بخاری مسلمە. ئەوەی کە دینی خوا بگۆڕێ خوای گەورە لە ئەو حەوزە بێبەشی دەکات. ئەوەی دینەکەی خوا بەدل بکە و بیدعە بخاتە شوێن سونەت و سونەت بخاتە شوێن بیدعە، والله خوای گەورە تۆڵەی لێ دەکاتەوە. جا موعیدی من و ئێوە حەوزی کەوسەرە، ئینشاءڵڵا لەوێ دەتان بینمەوە، چونکە لە ساحەی مەحشەرە کەس بە کەس نییە. بۆ دەفەرمێ نافەرمێ لە ساحەی مەحشەر دەتان بینمەوە، چونکە لە ساحەی مەحشەرە باوک ئاگای لە منداڵ و جگەرگۆشەکەی خۆی نییە، ئاگای لە دایک و باوک و خێزانی خۆی نییە. لە حەوزی کەوسەرە ئەوە شوێنی بەختەوەری و براوەییە. ئالۆ شوێنەدا دەتان بینمەوە ئینشاءڵڵا موعیدی ئێمە لەگەڵ ئێوەی موسڵماندا ئەی سەحابەکان و ئیمانداران حەوزی کەوسەرە. وإني لأنظر إليه من مقام هذا وإني لست أخشى عليكم أن تشركوا ولكني أخشى عليكم الدنيا فتنافسوها. پێغەمبەری خوا فەرمی صلی الله علیه وسلم من لەوە ناترسم شەریک بۆ خوا بڕیادان ئێوەی سەحابە، بەڵام لەوە دەترسم لە دنیادا منافەسە لە بینتانە دروست بێ، هەمووتان هەوڵ بدەن خۆتان دەوڵەمەندکەن، هەوڵ بدەن پارە و پول پەیدا بکەن بە هەر ڕێگایەک بێ. لەوە دەترسم منافەسەی دنیا بکەن نە قیامەت. بۆیە دەفەرمێ قال فكانت آخر نظرة نظرتها إلى رسول الله صلى الله عليه وسلم، رواه بخاري. إمام عقبەی کوڕی عامر دەفەرمی دوایەوە کە کۆمەڵی وەسیەتی بۆمان کرد فەرمی ئەوە ئاخر جار بوو کە پێغەمبەری خوان بینی صلی الله عليه وسلم، دوایەوەتر نەمبینیەوە، وفاتی کرد. آخر جار کە بینیم لەبان ئەو خوتبە و لەبان مینبەرەکە بینیم خوتبە ئێدات. جا خۆشەویستان ئەگەر خوای یارمەتیمان بدا لە جومعەیدا هاتووە باسی نەخۆشی پێغەمبەری خوا دەکەین صلی الله عليه وسلم، چۆن نەخۆش کەوت
وإن شاء الله خوای یارمەتیمان دا باسی وەفاتیشی دەکەین باسی شۆردنی پێغەمبەری خوا دەکەین ساڵسەم باسی دەفنکردنی دەکەین باسی حاڵی سەحابە دەکەین لە دوای مردنی پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم حاڵیان چۆن بوو ئەمەی إن شاء الله کورتێک و باسمان کرد کە پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم پێش ئەوەی وەفات کە زانیوتی مردنی نزیک بۆتەوە بەڵام نەیزانێت چی ڕۆژێکە بزەبت خوای گەورە خستێتی دڵیەوە تۆ دەمریت مردنت نزیک بۆتەوە بەپێی ئەم بەڵگانە جا خۆشەویستان ئێمەش مردنمان نزیک بۆتەوە جا هەر کەسێکمان پێمان خۆشە دڵمان ژان دەکا بۆ قیامەتی خۆمان با باش بین با لەسەر قورئان و سونەت بین با لەسەر بیدعە و خورافیات نەبین شوێنکەوتنی ڕێبازی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم گەورەترین بەختەوەری و سەرفرازی بۆ تۆ مسەوگەر دەکات ئەمە کورتێک بوو لە ئەو شتانەی کە باسمان کرد ئەگەر خوا یارمەتیمان بدا و تەمەنە کورتەکەمان باقی بێ إن شاء الله لو تاركين دعوة زيادة لخدمتي أبين لجيان لبسرهاتي خوشويستي خوا صلى الله عليه وسلم إن شاء الله ودارم درز عبرت مان ورقت بيه مردن مان لبين نتشي ومردن مان نزيكا زور نزيكا بخوا براي باريز أوهم خلقت دمريت إيه مش دمرين أوهم خلقت درابو قبرسان إيه مش دروين بو قبرسان گرنگ أوي أو روجي خرانة بان شاني مسلمان بو قبرسان براين بەختەوەر بین سەربەرز بین سەرفراز بین جا خۆشەویستان ئینشاڵڵا مردنمان لە بیر نەچێ و گەورەترینیش مصیبەتیش مردنی پێغەمبەری خوایە صلی الله علیه وسلم بەبیرکردنەوە لە مردنی ئەو ئینشاڵڵا باز زیاتر بە خۆماندا بچین و مردنمان لە بیر نەچێ چونکە سوێن بەخوا ئەگەر مردنمان لە بیر بێ دڵەکانمان نەرم دەبێت اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منه والأموات من أهل السنة والجمعة والجماعات يا ربي خواه لكاتي مردن دار رحم ومهرباني خود برشينا بسرمان دا يا ربي خواه دلار كان ما نرمك خواه جان بهوي تاوان وقناه كان ما ندل ما رقبه يا ربي خواه بما نرمك خواه جان إيمان وتقوى من بنسيبك خواه جان أساس سند ما نجينا وبما مرينا يا ربي خواه هي مني وآرامي ولاتا كمان بباريزا خواه جان هر كس يقدر صوزي أمي اللتي وخوشويستي تقوى وإيماني بو أمي لتو يا ربي خويا سركوتويك يا ربي خويا هركسيكيش خويني أمي لتدرجين يا ربي خويا بنا حق يا ربي خويا توليد بكروا خويا جان سكر سواي بك يا ربي خويا شفاي نخوش كان من بدي أو مسلمان أنا كيش ومشكلان يا ربي خويا بويان حلكي يا ربي خويا لقناها كان من خوش بي خويا جان لكاتي مردنو غرغري مردنو سكراتي مردنا خويا جان رحمة لبك لو روجنا خوش تنقدا فريامان بكو يا رب العالمين خوايا نبيك سينا وقبر دا فريامان كوا خوايا لغريبينا وقبر دا رحمة لبك خوايا رحمة مردوكان من بك لقناهي دايك باوك مردوكان من خوش با خوايا ظلما نرمك خوايا ظلما رقب وظلما نرمك يا رب العالمين آمين 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 أقول قولي هذا واستغفر الله لي ولكم واستغفروه إنه الغفور الرحيم يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون